کە ئەمڕۆ و بە دیاریکرای ئەم شەو کە بۆردومانەکانیان زیاتر چڕ دەکەنەوە لەسەر ئێران. لە بەرامبەردا ئێران دەڵێت کە ئەوان بەردەوامی بە شەڕ دەدەن و ئەوانن کە بڕیار دەدەن ئایا جەنگ کەی دەوەستێ و کەی ئاگربەست دەکرێت. ئەمانە هەمووی پێشهاتی نوێن جگەل لەوەی کە بڵێن بۆردومانەکان بەردەوامیان هەیە، بۆردومانی هەم درۆنی هەم موشەکی هەم بۆردومانی فڕۆکە لەلایەن ئیسرائیل و ئەمریکاوە. گەروی هورمزی یەکێکە لەوانەی کە کێشەیەکی گەورەی بۆ بازرگانی ناوچەکە بۆ جیهانی دەرەوە دروست کردووە. جگەل لەوەی کە لە ڕووی بازرگانیەوە لە ڕووی ئەمنیشەوە ئێران ئەمڕۆ ڕایگەیان ئەوان کەشتیەکی تریان لە نێو گەروی هورمزدا کردوتە ئامانج. بەڵام ئەمریکا ئاماژە بۆ دەکات کە ئەوان دەیانەوێت هێزی زیاتری سەربازی بنێرنە گەرۆکە بۆ ئەوەی لەوێ زیاتر گەرۆکە پارێزراو بێ. مەجگەل لەوەی کە ئەمڕۆ لەلایەن ئێرانەوە چەند ناوچەیەکی تری وڵاتانی کەندا و بە تایبەتی دوبەی لە ئیمارات کرایە ئامانج. ئەمانە کۆی ئەو یاخود هەندێک لەو پێشهاتە نوێیانە بوو کە جەنگی ئەمریکا و ئێران و ئیسرائیل ئەمڕۆ بە خۆیەوە بینی. چەند دیمەنێک هەیە دەیبینین دێتە سەر شاشە، هاوکارانم دیمەنەکان دەهێنە سەر شاشەی کورسات نیوز بەیروتی پایتەختی لوبناان، ئەو شوێنەیە کە پێوترێ زاحی جنوبی یاخود زاحی باشوور لە بەیروتی پایتەخت لوبناان، ئەو شوێنەی کە ئەبینن ئێستا ڕاستەوخۆ تا ئێستاش دووکەڵ لە چەند شوێنێکی بەیروتەوە بەرز دەبێتەوە. ئەمڕۆ جارێکی تر ئیسرائیل ئەو ناوچەی بۆردومان کردوتەوە، پێگەکانی حیزبوڵڵا لەوێن و لەوێ بۆردومانیانەکە. حیزبوڵڵا چەند ڕۆژێکە هێرشێکی پێچەوانەی بۆ سەر ئیسرائیل دەست پێ کردووە، چەندین موشەکی ئاراستەی ئیسرائیل کردووە، ئاراستەی تەل ئەبیب کردووە. ئەمەش پێشهاتی نوێن لەو جەنگەدا. داوا دەکرێت لە حکوومەتی لوبناان کە جڵەوی چەک و جڵەوی ئەوەی کە بابەتی سەربازیە بیگرێتە ئەستۆ، بەڵام حیزبوڵڵای لوبنانی ئەوە ڕەت دەکاتەوە و بەردەوامە لە بۆردومانکردنی ئیسرائیل. ئەم ڕۆشتێکی تر ڤیددیۆیەکی تر بڵاو کرایەوە کە ئیسرائیل لە ڕێگەی فڕۆکەوە بەیاننامەی بڵاو کردوێتەوە بۆ خەڵکی لوبناان، داوایان لێ دەکات کە ئەوان دژی حیزبوڵڵای لوبنانی بوەستنەوە و نێڵن وڵاتەکەیان بەرەو ئاڵۆزی و جەنگی زیاتر قوڵ بێتەوە. ئەمەی ئەم لایەن تەل ئەبیبە، تەل ئەبیب لەوێش لە سەرەتای دەستپێکی شەڕەکەوە کە ئێران وەڵامی ئیسرائیل و ئەمریکای داوەتەوە، تەل ئەبیبیش کراوەتە ئامانج لەلایەن ئێرانەوە. ئێستا ئەوەی کە نوێ سوپای پاسداران ئەڵێ 30 موشەکی بالیستیان بە کێشی 1 تۆن و 2 تۆن ئاراستەی ئیسرائیل کردووە. ئەم موشەکانە چەند ڕۆژێکە ئێران ڕایگەیاندووە کە بەکاریان نەهێنێ بەرامبەر بە ئیسرائیل کە چەکی قورسن بەڕاستی، چونکە کڵاوەکانیان ئەو کڵاوانەی هەڵیان گرتووە 1 تۆن و 2 تۆنن کە ئەمەش بۆ خۆی ئەگەر بگاتە ئامانجەکەی وێرانکەر دەبێت. سوپای پاسداران ئەڵێ هێرشمان کردوێتە سەر کەشتیگەلی پێنجەمی ئەمریکا و کەشتی فڕۆکە هەڵگری لینکۆڵن. هەتا ئێستا ئەمریکا ئاماژەی بۆ کردووە کە کەشتێکە تا ڕادەیەک سەلامەتە، بەڵام هەرچەندە دوێنێ ئاماژەی بۆ کرد لە یەکێک لە شوێنەکانی ناو کەشتێکە کێشەیەکی تەکنیکیان هەبووە، بەهۆی ئەوە پێم وابێ کێشەیەکیانە بۆ ئاگرێک کەوتبووە و برینداریش هەبوو لە نێو کەشتیگەلەکەیە. بۆیە تا ئێستا ئەمریکا تاکید لەسەرەوە کاتەوە کەشتیگەلێکە لە ئەرکدایە. هەر ئێستا زەنجی ئاگادارکردنەوە لە تەل ئەبیب لێ دەدرێت، چونکە ئێران یاخود سوپای پاسداران ئاماژەی بۆ کرد کە قۆناغی 45ەمی ئەو موشەکانی کە هەیەی ئاراستەی ئیسرائیلی کردووە 30 موشەکی بالیستیان بە کێشی 1 تۆن و 2 تۆن ئاراستەی ئیسرائیل کردووە. تا ئێستا
ئاسمانی تەل ئەبیب دەبینین کە تا ڕادەیەک ئارامە، بەڵام تا ئێستا دیار نییە ئەو موشەکانی کە ئێران ئاراستەیەەکە بەرەو چ شارێکی ئیسرائیل ناردێتی. لە ڕووماڵەکەمان بەردەوامە بین بۆ پێشهاتە نوێیەکانی جەنگی نێوان ئیسرائیل و ئەمریکا لەلایەک و لەگەڵ ئێراندا. ئێمە ئەمانەیە زیاتر شرۆڤەی بابەتەکان بکەین، زیاتر بزانین ئەوەی کە ئەمڕۆ ڕوویدا، ئەوەی کە لە جەنگەکەیان ڕوویدا، پێشهاتە نوێیەکان لێدوانەکان هەمووی باسی ئەوانە بکەین و بزانین ئایا جەنگەکە بەرەو کوێ بەرەو چ ئاڕاستەیەک دەڕوە. بە میوانداری بەڕێز بەختیار مستەفا کە بەڕێزیان چاودێری سیاسی لە ڕاستەوخۆ لە ستۆدیۆ لەگەڵمان. کاک بەختیار بەخێر بی. زۆر سپاس. من ئەمەیە جارێ سەرەتا لەو پێشهاتە نوێ و دەست پێ بکەم، چکە خۆتە زانی بە بەردەوامی لە سەرەتای دەستپێکی جەنگەکەوە تاران بە تایبەتی یعنی لەلایەن ئێران و لەلایەن لەلایەن ئیسرائیل و لەلایەن ئەمریکاشەوە بە تەواوەتی کراوەتە ئامانج. یعنی زۆر لە پێگەکانی ئەوێ بردومان کرا، بەڵام ئەم ڕۆشتێکی جیاوازترمان بینی لە تاران، خۆپشاندانێکمان بینی بە هەزاران کەس لەسەر شەقام بوون لە تاران بۆ پشگیری بڵێن حکومەتی ئێران و بە پشگیری ڕابەری نوێی ئێران. زۆرێک لەوانەی کە لە ناو خۆپشاندانەکانە بوون خەڵکی سەرکردە و خەڵکی لە باڵا و دیار بوون، ئەباز عێراقچی، مەسعود پزیشکیان، ئەلی لاریجانی، ئەمانە هەمویان بەشدار بوون و پەیامیشیان هەبوو لە ناوێ. ئەمە چیمان پێڵێ؟ یعنی ئەڵێ ئێران تا ئێستا تەواو لەسەر پێی خۆیەتی و ئەتوانێت بەردەوامی بەم جەنگە بە. زۆر سپاس سلااو ڕێزم بۆ سەررجەم بینێرانی کەناڵک بەڕێزەکەتان. بێگومان ئەوەی کە ئێمە ئیزانین ئێران دەوڵەتێک نییەوە بە ئاسانی، ینی ئێمە ئیسیحانەی پێ بکرێەوە بڵێ لە ماوەی شەو ڕۆژەکە ئەکەوێ و ئێمە زانین پاریش شەڕێکی 12 ڕۆژە لەگەڵی ئەنجام درا و گورزی گەورەی بەرکەوت بۆ زۆرێکی لە سەرکردەکانی کوژان لەو ئەوەیە. ئەوەی کە ئەم جارش دروست ڕوویدا ئەوە بووکە لە یەکەمین ڕۆژی لێدانەکانە نزیکی 49 بۆ 50 سەرکردەی دیاری ئێرانی لە سەرکردەی سوپاکانەوە تاوەکووە کاتە سەرۆک خاتەمی کە بەر ئەو بەردومانە نەکەوتن. ئەوەی کە هەیە ئێمە زانین کە لە ڕووی تەکنۆلۆژیا و لە ڕووی بوونی تەکنۆلۆژیای سەربازیەوە ئەمریکیەکان و ئیسرائیلەکان لە پێشترن و بەڵام ئەوەی ئێرانیەکانی شیانە کەم نییە و ئەتوانێت هەڕەشا لە زۆر جێگای کە بینیمان ئەنجامیدا و ئێستاژ موشەکانی گاتە ئیسرائیل و موشەکانی لە کەنداوە بینرێ و زۆرێک لە جێگاکان لە وڵاتانی دەوروبەر بەرکەوتون و درۆنەکانیان کاریگەرێتی خۆی هەیە. لەلایەکەوە ئێمە زانین کە ئێران بەتەنهاوە نییە هێزێکی سەربازی بێ بەقەیەوەی کە هێزێکی عقایدی و ئایدۆلۆژیە و خەڵک لە ئێران زۆرێک لەو کەسایەتیانی کە شوێنکەوتەی ڕێبازەکانی مەسەبی شیعەن و شوێنکەوتەی هەڵگری پەیامەکانی ئەوانن خەڵکانی خۆکوژیان هەیە و ئێمە زانین ئەو دەوڵەتە بۆ کە 8 ساڵ شەڕی عێراقیێرانی ئەنجام درا شەڕیان کردووە و هێزێک نین بە ئاسانی خۆیانمان بەدەستەوە لەگەڵ ئەوەیە کە ئێمە زانین ینی خەڵکێکی زۆر وەلاەتی هەیە بۆ ئەوان لە ئێرانە لەوانەیە ئەوەی کە مەسایلی مەسەبی زاڵ بێ بەسەر خەڵکەکەیە ئەوە مەسایلی نەتەوەی قەومی ئەوانە قوڵ نەبۆتەوە. بۆیە ئەبینی هێشتا خەڵکانێکەن کە شوێنکەوتی ئەوەن و ئەوە سوپایکی زەبەلاحیان هەیە کە سوپای پاسدارانە و زۆربەی جونگەکانیش ئەوان گرتوانتە دەست لەوانەیە هەندێک سەرکردەکانیان دەوری کاریگەریان هەیە و ڕێنمایەدەن بەڵام هەر ئەوان پێشوەختە ئامادەکاریان بۆ شەڕێکی لەو جۆرە کردووە و هەر لە ساڵی پارەوە ئازانی کە ڕۆژێکدا دێ ئەوان بەم ڕۆژە ئەگەن بۆیە ئەوان هەموو شتەکانی خۆیان دابش کردووە و زۆرێک لە سوپاکانی خۆیان کردووە بە چەند بەشێکەوە هەر کەسەی لێچێک لە سەرکردەکانیانەوە
ڕێنمایی وەرەگرێت و بۆ ئەوەی کە ئەگەر سەرۆکی هێزە چەکدارەکانیان کوژرا ئەوە کاریگەرەتی نەبێت لەسەرەوەی کە لەسەر کۆی حکومڕانی و دام و دەستگا سەربازەکانی ئەوان بێگومان ئێمامان بینیمان کە لە ڕۆژی فەڵەستین بوو و لاریجانی پزیشکان بەبێ با بڵێن پاسەوان و ئەوە لە ناو خەڵکەکە ئەبیران ئەمەش جۆرێکە لەوەی کە ئەو شوێنی کە ئەوانی لێکۆبوونەتەوە و خەڵکی لێکۆبوونەتەوە لەوانەیە ئەوان بە درێژایی 47 ساڵە حکومڕانیەکەن لە وڵاتە 47 و بێ نزیکی 50 ساڵ و وەلایەتێکی زۆری خەڵکیان هەیە و بەشی ئەوە خەڵکیان هەیە کە لەگەڵیان بێتە شەقامەکان و هاوسۆزی مەسایلی دینی و مەسەبی و ئەوەی هەندان بۆ مەسەلەی فەڵەستینیش ئەمە جۆرێککەیە لە بابەتەکە لەو شتانەی کە ئەمریکا و ئیسرائیلیش یعنی ئومێدیان لەسەر هەڵچنی بوو لە دەستپێکی شەڕەکەیە ئەوان پێیان وابوو کە تەنها لەگەڵ دەستپێکردنی شەڕەکەوە وەشاندنی ئەو گورزانە چونکە گورزی گەورە بوو وەشانیان لە سوپای ئێران و سوپای پاسداران و لەگەڵ دەستپێکی شەڕەکەوە لەگەڵ ئەوەی کە بڵێن عەلی خامەنەییان کردە ئامانج ئیتر لە ناو ئێرانە و خودی خەڵکی ئێران ئەبنە ئەوەی کە بێن خۆپشاندانکەن و ئەوان دەست پێشخەر بن بۆی کە لەوێ بتوانن حکومڕانەکە بگۆڕن بەڵام ئەمەمان نەبینی یعنی بە پێچوانەوە ئەمڕۆ شتێکی ترمان بینی کە پشگیری بوو ڕاستە ئەمە کاریگەریەکانی ئەگەڕێتەوە بۆچی چیەک ئەمەی دروست کردووە خەڵک لە ساڵی ڕابردووە دەستی چزا بەو ئاگرەیە و خەڵکیشی زۆر هاتنە سەر شەقامەکانەوە بە هەزارە کەس کوشتوبەرکران و خەڵک لە شەقامەکان کەوتبوو بەبێ کە کەسێک خۆی بکاتە خاوەنیان بۆیە ئەمە لەلایە کاریگەرێتی زۆری هەبووە لە کاتی شۆڕشی ژینامینیا هەر دیسانەوە حاڵەتە دروست بوو خەڵکیی زۆر هاتنە سەر شەقامەکان پشتیوانێکی نێودەوڵەتی دروستیان نەبینی هێشتا دەوڵەتی ئێرانی بەشی ئەوەی ماوە کە بتوانێت سەرکوتی هەر جۆرە سەر هەڵدانێک و دەرکەوتنێ بکە وەکەوەی کە پێشم وتی زۆرێک لە ناوچەکان کاریگەرێتی مەسەبی ئاینیان لەسەرە لەوانەیە لەو ناوەندەیە تەنها ناوچە کوردیەکان و بلوچەکان زیاتر ینی ئەو ئەگەریان لێ چاوەڕام بکرێ و خەڵکی تارانیش بە هەمان شێوە خەڵکیی زۆر هاتنە سەر شەقامەکان بەڵام هێشتا قوت و دام و دەستگاکانی ڕژێمی ئێرانی و بە تایبەتی ژۆ هەڕەشانەی کە کردیان لەوەی کە هەر کەسێک بە هەر شێوازێک بێتە سەر شەقامەکان و هاوکاری ینی بە هاوکاری ئەمریکیەکان و ئیسرائیلەکان تۆمارەکرێ و ئەگەری هەیە ڕوبەڕووی مەرگ بێتەوە یەکشت هەیە ئەوەی کە جێ سەرنجە من لێدوانێک یعنی شتێکم خوێنەوە باس لەوە کاکە خەڵکی ئێران ئێستا لەم حاڵەتەیە کە جەنگیشە بەڵام لەگەڵ ئەوەش هەتا ئێستا متمانەیان بەوە نییە کە سبینێ چۆن ئەمریکا و وڵاتانی تر هەڵسوکەوتیان لەگەڵاکەن ینی حکومڕانی داهاتویان چۆنە بێ یعنی ئەوان ئاماژە بۆ دەکەن ئەوان نانەوێ ئەوەی کە لە ناوچەکەیە ڕوویە لە نەمانی بڵین حکومڕانەکانی وڵاتەکانی تر ئەمان دووباری بکەنە بۆ شێوازەی ئەوان بڕۆنیە بەڵێ بێگومان لەلایەک پاریش کە ینی خەڵک هاتە سەر شەقام هیوایەکی هەبوو کە ئەمریکیەکان و ئیسرائیلەکان گۆڕانکارێ لە ئێران بکەن ئێستاش سەرکردەکانی ئیسرائیل و ئەمریکا و بە تایبەتی ترامپ لە دوانی تەزارو بوو دژبەیەکی تایە و ئەبینین هەر سەعاتە و بە نوعێک لێدوانەدا لەوانەیە لێدوانێکی بۆەوە بێکە نرخی زۆر بەرز نەبێتەوە لە جیانە لەلایەش کە هەندێک لێدوانەدا کە مەجای دانیشتن هەیە و ئێمە بەلامانەوە گرنگ نیە و ڕژەمە بڕوخێ گرنگە کەسایەتێک بێتە سەر حکومەگەر ئاینیش بێ وەلایەتی ئەبێ بۆ ئەمریکا و یان مامەڵە لەگەڵ ئەمریکیەکانە بکە لەلایەکی کەشەوە قسە بازە سەرەوەکە کە ئێمە دار و بەردی ئەو وڵاتە بەسەرێکەوە ناڵین و گۆڕانکاری لە ڕژەمەکەکەین ئەموو ئەمانە ینی خەڵکی لەوانەیە نیگەران کردبێ و خەڵک متمانەی بە لێدوانەکانی ترام نەبێ لەوانەیە لێدوانەکانی ئیسرائیل زۆر زیاتر جێگیرتر بن و خۆی پێش بمبورە کاک وەختەیە پێش شەڕەکەش لێدوانەکانی ئیسرائیل زیاتر موکوڕتر بوون لەسەر مەسەل بابەتەکە ینی ئەمریکا ترامپ چەند جار ئاماژەی بۆەوە کرد ئێمە ئامانجمان ئەوەیە کە ئێران بەرنامە ئەتۆمیەکەی زۆر نەخباتە پێشەوە نەبێتە خاوەنی چەکی ئەتۆمی بەڵام ئیسرائیل تەشید دەکردەوە ئەیود نەخێر ئەبێ لەگەڵ یا ئەگەر دانوستان کرێ سەکۆ موشکەکان یاخود
بەرنامە موشکێکەشی تیادا خۆی دووشتی جیاوازەیە ئێمە زانین کە ئەمریکا و ڕابەتی سیستمی سەرمایه‌دارێکە و لە پێش هەموو شتێکەوە بەرژەوەندی باڵا ئابوووریەکانی خۆی بەلاوە گرنگە و بۆشی نییە ینی هەتا تەنانەت ئەمریکەکان ئەو شتانی کە دیعای پێکەن لە ڕووی مافی مرۆڤ و دیموکراسیەت و ئازادی یعنی ئەوان هەر بە خەیاڵە نایە چەند خەڵک لە ناوچەی ڕۆژهەڵاتی کوردستانە بێتە قوربانی ئەو سیستمە دیکتاتۆری تاگڕەهەندانی کە لە ناوچەکە هەیە لە لایەکی کە ئێمە ئەزانین کە بەرژەوەندەکانی ئەمریکا لەگەڵ ئیسرائیلە لەوانەیە تۆزێک ناکۆچی هەبێ ئەوان بەتەنیا بیر لە بەرژەوەندە ئابوووریەکانەکەنەوە گەر بەرژەوەندە ئابوووریەکان و هەندێک مەترسی لەسەر ئیسرائیل کەم بێتەوە لەوانەیە ئەمریکەکان بێنە پای ئەوەی کە جەنگ بوەسێن بەڵام ئەوەی کە ئیسرائیلەکانەی بینێن ئەوەیە کە ئێران هەژمونی لەسەر ناوچەکە پیا کردبوو لە لوبناان کاریگەری هەبوو کاریگەریە بوو لەسەر حەماس و هانی ئەو هەموو گروپانەیەوە و هەموو ئەو موشەکانەی کە لە یەمەنەوە لەلایەن حوسەکان و لێراون بە ئیسرائیلەوە هەمووی مەحساباتی خۆی هەوە بێجگەلەوەی کە هەژمونی شیعە هەموو هێزە سیاسیە ئیسلامیە سونەکانی هەراسان کردووە و ئەوان بەسەنە لە سووریا بینیمان کاریگەریانەیە لە فەڵەستین و یعنی لە ناو فەڵەستین کە وڵاتێکە زیاتر سونەیتایە لەوێ کاریگەریان هەبووە ئەوەی کە حیزبوڵڵا ئەی کردووە ئەوەی کە ئێستا شاتە ئەمڕۆ ئەنجامێدا بوو وەکو وەلاتێک بۆ ئێرانەکان هەموو ئەمانە کاریگەرێتی لەسەر ئەوە هەیە کە وڵاتانی کەنداو کە ئەتوانین بڵێن زۆری نەوت و غازی سروشتی کە ئەڕوا بە وڵاتانی جیهان لە کەنداوە ئەڕوا ئەمانە هەمویان کەوتونە بەر هەڕەشە و مەترسی بۆیە ئەترسان لەوەی ئێرانەکان زیاتر پێڕابچێشن و ئێمە ئەزانین کە ئێران بەوەنەوە ساوکە تەنها لە ناوخۆیان خۆی بەهێزکە هەژمونی خۆی بەسەر هەموو ناوچەکە ئەوە کردبوو و ئەویست بە عقڵەتی ئیمبراتۆرێتی جاران و با بڵێن ئەوە بگەڕێتەوە ناو ساحەکە و ئەمە بۆ تورکەکانی شەروا بیرەکەنەوە لە خەیاڵیانە هەیە و ئەمە هەم ئەم ململانەی کە چەندین ساڵە هەزار ساڵە لەم ناوچەیە بەردەوامە هێشتا هەربوونی هەیە وڵاتانی کەندا و کاتێک کە زانیان هەڕەشەکان جددین بۆ سە بەرژەوەندەکانی ئەوان و ئەمریکا زانی کە ئێرانەکان ئەیانەوێ هەژمون بەسەر ناوچەکە بکەن و بەرژەوەندەکانی ئیسرائیل بخەنە مەترسیەوە لەولاشەوە کۆنتترۆلی بازاری نەوت و لەگەڵ سینیەکانەکە بە پرۆژەی ئەوریشمی ئەوانی ژیانی ویست بێنە ناوچەکە و کاریگەرێتی خۆیانیان هەبێ هەموو ئەمانە ئەمریکای ڕاستڵەکان و ئەمریکا تێگەشت لەوەی کە ئێرانە بێتێتەوە قاوغی خۆی بەڵام بەرژەوەندەکانی ئیسرائیل جیاوازە لەوان ئیسرائیل ئێرانێکی یان وڵاتانێکی لەو ناوچەیە هەم وڵاتانی دابشکراو بن هەم وڵاتانێک بن لە ڕووی ژماری دانیشتوان و لە ڕووی هێزی سەربازی و هەڕەشان بن بۆ سەر ئەوان بۆ ئەیانەوێ ئێرانێک بمێنێتەوە کە موشک جارێککە نەندرێ بە ئیسرائیلەوە کۆی کە وەختی خۆی سەدامیش کردی و زۆرێک لە ڕوخانی سەدامی ژیلاقی پەیوەندیە بوو بۆ موشەکانی کە نای بە ئیسرائیلەوە ئێستا ئیسرائیلەکانیانەوێ هەتا تەنانەت ئەم بەیانیە بوو یان دوێنێ بەیانی بوو وەزیری بەرگری ئێران ئیسرائیلەڵێ ئەڵێ مەگەر کلاشنکۆڤ جینای ئێمە ڕازی نابین هیچ جۆرە چەچێک لە وڵاتیان بوونی بمێنێ بۆیە ئەوانیانێ ئەو موشەکە دوور هاوێژانە کۆتایی پێبێ و مەترسی مەسایلی بۆمبینەوەوی کۆتایی پێبێ و هەژمونی ئێران لە لوبناان و لە ناوچەکە کۆتایی پێبێنن و بەرژەوەندەکانی کەنداویش مسۆگەر بکرێت لەو بینێ یەکشتی ترەیە کاک بەختیار ترامپ ینی ئەوە ماوەی چەند ڕۆژێکە وەکو خۆتە زانی هەر لە سەرتاشەوە بۆ بەڵام ماوەی چەند ڕۆژێکە ئاماژە بۆواکە چەند ڕۆژە لەمە بەروتی کە ئەو ئامانجانەی ئێمە لە ئێران هەما بووە بۆی کە بیهێنی نەدی تقریبان ئامانجەکانمان پێکاوە ینی تەنانەت هینی ئەو ئەگەری ئەوە ئەکرا کە چەند ڕۆژ لەمە پێش ترامپ شەڕەکە بوەستێنێ تەنانەت ئەیانوت لەوانێ وتارێک بە کە بڵین دەسەڵاتدارانی ئیسرائیلیش لێ ئاگادار نەبن کە چێڵێ بەڵام دواتر شتێکی تری وتی کە شەڕ ناوەستێ و شەڕ بەردەوامە بێ بەڵام زۆر ناخایێنێ پێدوانێ شەڕەکە بەرەو کۆتایی ڕوا من پێم وایە هێشتا ماوێتی بۆ ئەوەی بەرەو کۆتایی بڕە بەلایانی کەمەوە دوسێ هەفتەیەکە ئەخایەنەیە و ئەمێنێتەوە سەر ئەوەی ڕووداوانەی لە ناو ئێرانە ڕوەدەن چێ بێ احتیمالەیە چونکە شەڕکردن لە ئێرانە ئاسان نییە ئیلا مەگەر
چۆن کاتی خۆی فەڕەنسیەکان و با بڵێن ڕۆژئاوا داوای ناوچەی دژەفڕینیان بۆ باشووری کوردستان کرد و بڕیاری 688 ڕێگریان کرد لەوەی دەوڵەتی عراقی فڕۆکەکانی باسمانە مەگەر بڕیارێکی ئاوا لەو شێوەیە بۆ ئێرانیەکان دەربکەن و هانی هەندێک لەلایەنە سیاسیەکان بن بە تایبەتی ئێستا یعنی کورد خۆداگار لێ هەتا ئێستا زۆر بە حەزەرە مامەڵ لەگەڵ وەزاکاکە و نەش بۆ سەر و بابەتش بڵێ هێشتا یعنی نەگەشتەوەی کە مەسەلەکانیان پێ بگە ئەوان کاتێ بزانن کە کاتەکەی گەشتە ئەوەی ئەو ڕژەمە کۆتایی پێبێ و خەڵکانێک دەتوانن کۆنتترۆلی ئەو وڵاتە بکەن و کەسایەتێک بدۆزنەوە مطابق بێ لەگەڵ بەرژەوەندەکانی ئەمریکا و ئیسرائیل و مەترسی نەبێ بۆ سەرکەندا و لەوانەیە بتوانن مامەڵە لەگەڵ خەڵکیشی داهاتوە بکەن بەڵام ئێمە ئەزانین کە ئەمڕۆ بۆ نزیکی 14 15 ڕۆژی شەڕەکەیە ئێران هەمان هێزی پێش 28 دوی نییە ئێستا ئەمڕۆ دوای 15 ڕۆژ لەوانەیە سەکۆ موشەچەکانی و توانە موشەچەکانی نیواونی و کەمی کردبێ و هەرچەند ئەمریکەکان و ئیسرائیلەکان بازەسا هەشتا بۆنەوەیەکەن و کۆتایی هێنان بە درۆنەکانیان و ئەوان ئەو مەنەسانەی کە موشەکەەکانی لێ ئاهاوێژێ هەروەها ئەڵێن ئێمە لە ئەو کارگانەمان ناوە کە فڕۆکەی بێفڕۆکەوان بەرهەمەهێنێ و تەنانەت جەنابم تابعاکەی کاڵێ شوێنێک نەما ئێمە بە دوای بگەڕێن و لێ بدەین ئێستا هەر ئەم ئێوارێ بازەوەکە کە نزیکی 15,000 جێگا و شوێنیان کە لە ئێرانە تا ئێستا ئەمڕۆ بردومان کردووە گەشتە ئەوەی دوێنێ فڕۆکە بێفڕۆکەوانەکانی ئیسرائیلیان هەندێک لەلایەن گرانی لە ناو تارانە لەو کەمینەکانی کۆڵانەکان من کە با بڵێن سەیتەرەیان داناوە یان شتان داناوە لەوێ لەوانەیاننا شەڕەتەقە کراوە و ئاماژە بەوەکرێت کە 9 کەس یان نزیکی 20 کەسێک کوژاوە برینار هەیە ئەم ڕووداوانە ئەگەری ئەوە دروستەکەن ئەگەر خەڵکانێک متمانە بکەن بەوەی کە وەزاکە بەردەوامە بێ بۆ هەیە لە سەراپای ئێرانە خەڵکانێک بێنە سەر شەقامەکان خۆی ئەمە بابەتێکی گرنگە ما خاتە ناو باسێکی ترەوە کە ئەویش ئەوەیە کاتێک کە تۆ لە ڕێگەی ئاسمانی و لە ڕێگەی موشکەوە وڵاتێک ئەەکەیتە ئامانج بەڵام دواتر لە ناو وڵاتەکەیە جۆرێک لە بڵین بربەرەکانی دروست بێ جۆرێک لە پێکادان دروست بێ ئەمە وڵاتەکە بەڕە و شەڕێکی درێژخایانی ناوخۆی نابات چونکە بەڕاستی ڕاستە لە ڕووی تا ڕادەیەک لاواز بوو بەڵام خۆ لە ناوخۆی ئەگەر بێتە سەر شەڕی ڕوبە ڕووبوونەوە ئەویان ئاسان نییە بێگومانەمە وایە بەڵام بەنیسبەتی ئەمریکا و ئیسرائیلەکانەوە ئەو وڵاتە ڕوبەڕووی شەڕ بێتەوە نەبێتەوە بۆوان کێشە نییە چونکە مهمە وڵاتە سەرقاڵ بێ بە چێشمەکانی ناوخۆیە و خەڵک یەکتری بکوژن بۆ ئەوان یعنی وەکوواڵە جەژنیانە لێرە ئەمێنێتەوە سەر ئەوەی کە ڕووداوەکان چۆنە ڕۆن ئێمە ئەزانین لە باشووری کوردستان وەکۆی باسم کردگە قەرای 6 و ئێستاشی لەگەڵا بێ ئەمریکیەکان و ڕۆژاوە هەرێمی کوردستان نەپارێزن بۆی هەبوو بە یەک هەفتە جارێکێمە بنێرنەوە بۆ قەندیل لە ڕۆژاوای کوردستان ئەو بارودۆخۆ و مەرجێکە هاتە پێشەوە ئەگەر ئەمریکیەکان و فەڕەنسیەکان و هاوپەیمانان نەهاتنایەتە سەرخەت و سنوورێکیان بۆ دەوڵەتی تورکیا دانەنایە لەوانە بوو هەر پێویستی باحمە شەڕەنەکە هێرێزەکانی تورکیا بە چەند سەعاتێک ئەوان کردایە ئێستا تورکیا هەڕەشاکە لەوەی کە لەسەر سنوورەکان و نزیکی 30 کیلۆمەتر ئەگەری هەیە یعنیان پێشنیاری وای کردەوە بۆ ئەمریکیەکان ئەگەر ڕووداوێکی بە جۆرێک ڕوویدا هەموو ئەوانەی کە ئێستا مشکلیانە مشکلەکان لەگەڵ کەسانیە مشکلەکان لەگەڵ کووردە یعنی تۆ تێبینی کە لەو هەموو بارودۆخ و هەلومەرجە هێشتا هەندێک یعنی کوڕیشا لە ئەمریکا هێشتا لێو قساکە باسیەوەکە کە کوردەکان خەوبەوە نەبین و ئێمە ڕێگا بە پارچە پارچەبوونی ئێران نادین و ڕێگا نادێن جوداخوازەکانەوە بکەن لە تارانەوە دیسانەوە پەیامی لە جاتیەوەی ئەم هەموو پارۆپولێکە بۆ ئەم هەموو شەڕێکە لە ناوچەکە دروستکراوە هێنراوەتە پێشەوە بۆ خەڵکی ناوچەکەی خۆیان خەرج کرایەوە ئەوان دانووسانیان وەختی خۆی لەگەڵ کووردا بکرایان جۆرێک لە مافە کللتوری و فەرهەنگی و مافە دیموکراسیەکانیان بۆ خەڵکی ئێرانەکان بە کۆی گشتی فراهەم کردایە ئێستا وڵاتە لە ڕووی ئابووری و لە ڕووی
تەکنەلۆجیاوانە ئێستا چەنێ هەیە سەدان ئەوەیە بوو بەڵام ئێستا بەم هەموو پسەرۆت و سامانەوە کە وڵاتە هەیەی هاوشێوەی عێراق لە زۆربەی جگاکانە خەڵک ئێستا هاواری لێ هەسا و کە نانی دەست ناکەوێت باشە ئەمە توانە سەربازەکانی ئێرانە ئەمە ناوخۆی ئێرانە بەڵام شتێکی تریژ هەیە لە بەرامبەرە ناوخۆی ئیسرائیلەوە ناوخۆی ئەمریکاشە ڕاستە ئەمریکا وڵاتێکی زلهێزەوە تاکە وڵاتە کە توانای ئەوەی هەیە یعنی توانایشکێ بەسەر هەموو شوێن و کون و قوژبنێکی جیهانە ئیسرائیلیش یەکێکە لە هێزە سەرەکیەکانی ناوچەکە بەڵام لە بەرامبەرەوەیە ینی تۆ ناوخۆی وڵاتت هەیە تێچوت هەیە ینی تێچووی تەنها حەو ڕۆژ بگاتە 11 ملیار و ئابووری جیهانیش بەرەو مەترسی ئەڕوا لە ناوخۆیان تۆ ڕوبەڕووی کێشە ئەبیتەوە یعنی ئیسرائیل و ئەمریکا بەتایبەتی ئیسرائیل لە ناوچەکە توانای بەردەوامیدانی شەڕێکی درێژخایانیان هەیە من تەسەورم هەیە ئەمریکا و ئیسرائیل هیچیان پارۆپولی و جەنگە نادەن پێم وایە ئەوە بە پارۆپولی کەنداوەکرێ وەکوی چۆن قەتەرەکان 7 ملیۆن بۆ کوشتنی مەزڵوم عەبدی تەرخانەکەن کە هیچ پەیوەندیشی بەوانەوە نییە ئەوان ئەو ئێستا و هەڕەشە گوڕەشەکەی بینن لەسەر کەنداو هەیە ئامادەن ملیارەها تریلیۆنەها دۆلاری ئێستا ترامپ بێک سەردان هاتە کەنداو وتیەوە 2 تریلیۆن نەک ملیار 2 تریلیۆن دۆلارم سەفقە کرد لەگەڵ ئەوانە لەگەڵ هەرێمی کوردستانەوەنە جۆرە لە جۆرەکان سەفقەی غاز و ئەو شتانە کرا ئەمریکیەکان ئەزانن لەوایە دەستکەوتیان دەسەکەوێت لەلایەک ترامپ ئاگاداربی ئەڵێ ئێمە چی نەوتی کۆگاکرایی خۆمانمان هەیە هێنینە دەرەوە نایڵین و ئیسرائیلەکانیش و زۆرێک لە سەرکردە دیارەکانی ئەمریکا و سەرکردە سەربازەکانیان ئەڵێ ئێوە لەواترچن چەند ڕۆژێک نرخی نەوت بەرز بێتەوە ئەگەر هاتوو ئێرانەکان بووبوونای بە خاوەنی چەکینەوەوی و کۆنتترۆلی ئەو جگەیان کردایە بە تایبەتی گەروی هورمز کە لە 140 ئابووری ناوچەکە غاز و ینی ئابووری لە 140 جیهان لەو ناوە کۆبەتەوە لێەوە هاتوو چۆکات و یەت و ئەڕوا جاگەردی قەدوەی لەم چەند ڕۆژە ئیسرائیلەکان لە هەندێک پێگەی ئابووری ئێرانیانە و ئەمریکا بەمە ڕازی نەبوو وتی ئەبێ ئەمە بووە سێنێ لە ژێرخانی چونکە ساگەردی قەدبەی ئەمان دورگەیەکیان هەیە دورگەی خارک هەچی نەوتی ئێرانیە لێە کۆگا کراوە و لێشەوە هاتوو چوی نەوتەکانیان کردەوە و ئێستا ئەوان ناتوانن بە چەند موشەچێک هەموو جگایە وێران کردن بەڵام ئەمە بێتە کاریگەری ئەوەی کە نرخی لەو نەو لە بازارەکانی جیانە لەوانەیە بەرەو 500 دلار بڕوە لەلایشکە بوتێتوانین هەچی کارەبای ئەو وڵاتە هەیە داریزانی جوابیە وتی ئێمەژەت ناوچەکەکەین بە ئەزانم بەڵام فەرقەکە لێکشتایە فەرقەکە لەوەیە موشەکەەکانی ئێران کە ئەڕۆن بۆ ئەو جگایە مەسەرەن تۆ هەتا لە کەنداو لە ئیماراتە تاس 50 موشەکە تەقێرێ یەک دوان هەندێک جگاگرێ ینی زەرری جدی ئەدا ئەوەی کارڕە بۆ ئیسرائیل بەڵام ئێستا ئاسمانی ئێران هەمووی کراوی مەفتوحە هیچ جیفاعی ئاسمانی نییە و فڕۆکەی باشی نییە ئەوەی کە هەیەی نیەتی ئەو فڕۆکە بێ فڕۆکەوانن کە لەوانەیە ئەمریکیەکان بۆ خۆیان یان ئیسرائیلەکان تاقیکردنەوەی زۆر باشان لەسەرەوە هەبێ ئێمە گەر دیقەت بە ئۆکراینەکان ئاڵێن ئێمە خەبیرین خبرەمان هەیە لە چۆنێتی خستنە خوارەوەی ئەو درۆنە ئێرانیانە چونکە لە جەنجی رووسایە بەکار هاتووە ماتوانین بین هاوکار بین بۆ خستنە خوارەوەی ئەوانە مەعەدەلەکان هەرێکە بە جۆرێک لە جۆرەکان بەرژەوەندیە سینیەکان بەرژەوەندێکی زۆری ئابووریان لەو وەزایە هەبوو بەڵام گردی قەدبەی سین خۆی ناکە بە خاوەنی شەڕ لەلایەکەوە بەرژەوەندەکانی سین لەگەڵ کەنداوە لەوانەیە زۆرتر بێ بەڵام منیش مەبەستم ئەوەیە کە چین بە تایبەتی چین و رووسیا و بە تایبەتی تر چین چکەیەکێکە بۆ دەزانین وڵاتێکی گەورەی ناوچەکەیە و یعنی تەمیلی هەموو جیهان ئەکا بە لە ڕووی بەرهەم و کاڵا و پیشەسازی و هەموو شتێکی یعنی تەنانەت بازارەکانی ڕۆژهڵاتی ناوەڕاستی خەریکە کۆنتترۆل کردووە ئەوە یەکێک بلو شتانی کە ترامپی تووڕە کرد و تەنانەت باجیشی خستە بەڵام بۆچی چین بە شێوەیەک لە شێوەکان تا ڕادەیەک بێدەنگە چین خۆی لە شەڕەوە ناگلێنێ ئێوێ بۆکوی چۆن بەڕێگا ئەوریشمەکە خیاڵی لای ئەوە بوو کە با بڵێن بگا بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و با بڵێن بەم ناوچەی کە ئێمەی لین لەبەرەوەی هەم نەوتێکی زۆری جام ساختکردنەوەی کاڵایەکی زۆر لەو ناوچێژەکرێ وەستنیش ناوێت لێرە و لەوێ وەکەوەی کە ئێستا
ئەمریکەکانیان هێنێ ڕوسیەکانیان تووشی جەنگێکی ئۆکراینیا کردووە لە خوارەوە لەگەڵ تایوان و ئەوانە سەرێشەیەکیش بۆ ئەو دروست کرێ ئەم ئەوێ بە بەهێمنی و بە نەرمی یعنی عقلەتی سینەکان بەم شێوەیەوە بە بەردەوامی لە ڕووی تەکنۆلۆژیا و لە ڕووی ئاوەدانکردنەوە لە ڕووی ئەو بەڵام لە کۆتاییە ئەمریکیەکان هەموو جارێک زەربەیەکیان لیاوە گەر تۆ تێبینی بکەی لە عێراقیەکان حکومەتی عراقی زۆربەی پارێزگاکانی هەموو محافزەکانی عێراق چوون بۆ سین و عەقدی تیجاری و ئاوەدانکردنەوە و چیچیان کرد بە یەک تویتو بە یەک هەڕەشەی ئەمریکیەکان هەموو ئەمانیان هێنایە دووەوە بۆیە سینیەکان نانێت زۆر مشکلە بە خۆیان دروستکان وە متمانش بە ڕووسیا نەماوە بەداخەوە ڕووسیا هەم لە سەردەمی ئەو کاتی کە پێوترا سۆڤێت کە قەڵای خەڵکی چەوسا و کرێکاران و بەژمەینەتانی دنیاوە هەتاوەکو ئەم ڕۆژی لەگەڵا بێ بە شێوەیەک لە شێوازەکان مامەڵاکە وەکوەوەی خەڵک بە گورگان خواردوو بە خۆی لا نەشە ڕووسیانە حەقی نەبێت کە خۆی لە شەڕێکە شەڕێکان نەک لەگەڵ ئۆکراین لەگەڵ هەموو ئەوروپا قسەکەی من لە پێشترێتی تۆ گەر دیقەت بەر رووسیا کاتی خۆی لە سەردەمی جەمال عەبدوناسر پشتی تێکە لە سەردەمی شیوعەکان و کۆمۆنیستەکانی عێراق و با بڵێن عەبدولکەریم قاسمە لە کاتێکە کە بەرژەوەندەکانی لەگەڵ حیزبی بەعسایە تا پێشەوە پشتەکاتەوە دواتر سەدامی بە گورگان خواردوودا دوایی لە ئەفغانستان کە حکومێکی شیوعی کۆمۆنیستی هەبوو لەوێ ئەوانیشی بەجێهێشت ئەخیر شێت لە سووریا بەشار ئەسەدی بەو شێوەیە بر بەو دەردەبەر کە یعنی قەت تەسەوەر ناکرد لە ماوەی شەو ڕۆژێکاوی هیارە خێرایە بکرێ هەموو ئەوەی کە بۆی کردو ئەوەیە کە مافێکی پەنابەریاوەتی ئەویش لەوانەیە گە بەرژەوەندەکانی لە ئایندە بەرژەوەندی ئاڵگۆڕی بەرژەوەندەکان بخوازێ مەنەعەتی نەبێتە سیمیشی بکاتەوە بۆیە بەڵام ئێرانیەکان هەتا ئەم لەحزەیە هەتا ئەم کساتەوەختا پشتیان بەخۆیان بەسۆ زۆر ئەوە لە پاریشەوە دوای لەدانەکانی پار پێچێ لە ئامادەکردنی تەکنۆلۆژیای سەربازی سوودیان لە سینیەکان وەرگرت سوودیشان لە سۆڤێتەکان بێجگەلەوەی کە خۆی وڵاتێکە تەکنۆلۆژیای سەربازی بەهێزە و ئێمە زانین کە سوپای پازاران هەموو جونگە سەربازی و ئابوووریەکانی وڵاتی بەدەستەوە باش ترامپ هەر لە یەکەم ڕۆژی شەڕەکەەوە پێما بێ یەکەم ڕۆژ یا دووەم ڕۆژ بوو ینی ئاماژەی بەوە کرد کە ئەوان ئەیانەوێ هاوکاری بە تایبەتی کوردەکان بکەن بۆی کە بتوانن لە ناو ئێرانە ڕوبەڕووی مەتی وڵاتە بنەوە یعنی یا شتێ بکەن یا بتوانن بە زۆرێک لە زۆرەکە حکومڕانێکە گۆڕانکاری تیا بکەن ینی کورد بکاتە سەری ڕمەکە بەڵام هەم لە هەرێمی کوردستان هەم ئەوانەشی کە پارتەکانی بڵێن ڕۆژڵاتی کوردستان بوون ئەوان هەتا ئێستا نەچوونەتە ناو ئەو هاوکێشەوە و پێشیان وایە ئەگەر کورد بچێتە هاوکێشەکە لەوانەیە قورس بێ بۆی کە بتوانێ بۆ شێوەیە مامەڵی لەگەڵا بکا کە بێتە بەشێک لە هاوکێشەی شەڕ لە ناو ئێرانە ینی کورد باش مامەڵی کردو لەمە کورد باش مامەڵی کردووە خۆی ئەمە گەر ئەمریکیەکان بیانێ فشار لەسەر هەرێمی کوردستان و لەسەر دەوڵەتی عێراقیش تەنانەت لەسەر هەردوو هێزە سیاسەت دەسەڵاتەکەی باشووری کوردستان دابنێنەوە بجددی بن لەوەی کە گۆڕانکاریە کرێ لە ئێرانە فشاریش لەسەر ئەماندانێت و خۆی یەتە ناوەوە بۆی کە هێزە کوردەکان هەم تەسلیح بکە هەم هەناردەیان کات بیان نێرێتەوە ئەمە لەلایەکی ترەوە تورکیا نیگەرانێکی گەورەی هەیە لە بارودۆخەکە و داوای کرد لە ئەمریکیەکان کە لەم حاڵەتە بۆسن چونکە گەر بێت و کوردەکان بچنەوە ئەوێەوە بە تایبەتی کە هێزەکەی ئەوان لێ نیگەرانن با بڵێن کە پێڵێن پەژاک ئەمە لەوانەیە وەکوی چۆن تورکیا حساسەتی بە پەیەدە هەبوو لەم لاشەوە حساسەتی لەگەڵ پەژاک هەبێ واگە بێوێ گەر هێزە کوردەکان بڕۆن و بیر لەوە بکرێتەوە سوێنێکیانێکیان هەندێک مافی کولتوری مەدەنی بۆ گەلی کوردابین کرێ ئەمە هەڕەشە بۆکو هەڕەشەگە بینێ بۆ سەبەرژەوەندەکانی خۆی ئەمەش لە لایشی تر بۆیە ئەنجا
کوردیش خۆی بۆ خۆی متمانەی بە کەسانیە ئێستا هەتا تەنانەت هەرەوە نەبوو کە باس لەوە بکرێت کە ئەمریکیەکان هانی کورد بدەن یان نەدەنێ قسە لە سەرەوە کرا کە ئێرانیەکان داوای گفتوگویان لە هێزە کوردیەکان کردووە بەڵام چ هێزە کوردەکان باشەکەن کە ئێستا تا ئێستا متوانیان بە هیچ لایەک نییە چونکە لەلایەک ئەمریکا ئەوەی کە دەری خزم لەم 1-2 ساڵەیە بەرامبەر بە کورد و پێشتریش کە لەگەڵ کووردا کردوتی و ئەوەی کە لە ڕۆژ ئاوا کردی جێگای نیشانەی پرسیارێکی زۆر گەورەیە کە تۆمباراچەگیێت تعاملەکە لەگەڵ کابرایشی تیرۆریستا دوێنێ لە ڕیزی تیرۆریستی جیهانیا بۆ یەکێ بۆ لەو کەسانەی کە ئەندامێکی دیاری داعش بۆ لە زیندانەکانی ئەمریکا بۆ لە شەو ڕۆژەکە بێ بە فریادرستی ئەو وڵاتەوە ئێنرێکرێ بە سەرۆکی ئەو وڵاتە و زۆرێک لە وەزیری و دەستە و دایرەکەی خەڵکانی تیرۆریستی ئەو دەموچاوانن کە لە کاتی شەڕەکانی داعش دەرکەوتون کەچی ئەبینی لە کاتێکا کورد بە درێژایی مێژوو لە ڕۆژاوای کوردستان پشتیوانی هاوپەیمانی ئەمریکیەکان بۆ لە شەڕی داعشا کەچی لە یەک لەحزە بۆ بەژەوەندەکانی خۆیان پشتت تێکەن و ئەوە باشی و سەری ڕێز و نەوازش ئەبێ بۆ ئەو شەیدانە دابنین کە بەردەوامیان دا بەوەی ئەوێ و ڕێز حرمەت بۆ هەموو خەڵکی کوردستانیان کە دوور لە ئیرادەی حیزبایەتی سیاسی تەسێک خەڵکی کوردستانیان بە یەک دەنگ و یەک ڕنگ ئەویان پوچەڵ کردەوە بۆیە لەلایەک هێزە کوردیەکان بۆ ئەبێ نیگەران بن لەوەی کە ئەمریکیەکان لەوانەیە ڕۆژە لە ڕۆژان ئەمەش لەگەڵ ئەوان بکەن و ترەمپیش تێگەشت و ئەمریکیەکانیش بۆ خۆیان هەندێک لە سەرکردە یان لە کۆنگرێسمانەکانی وتی نامەیە کوردەکان ئازاد برێن هەروتیان وتیان کورد ناحەقی نییە کە دەستی باگرات چزاوە لەلایەکی کە کورد نەتایجی تاڵی هەیە لەگەڵ دانووسانەکان لەگەڵ ئێرانە ئێرانەکانیش جێگای متمانە نیە ئەمە زانین کە سادقی شەرەفکەندی و ئەو با بڵێن ببورە ناوەکەی دکتۆر قاسملو شەیخ قاسملو لە کاتی مفاوەزات و دانووسانە تیرۆرەکرێ و بە درێژای لە سەردەمی قاجارەکانەوە تا ئێساسی سەرکردێکی کورتچوو بێ بۆ چاران بۆ مفاوەزاتوانە کوشتیانە هەر بەنامردانە مامەڵیان لەگەڵا کردو باشە یەکێکی تر لەو وڵاتانەی ناوچەکە چەنە تۆ ئاماژەیەکت پێە بۆی کە بەرژەوەندەکانی لە ناوچەکە نایە بکوێتە مەترسیەوە تورکیایە هەتا ئێستا چەندین جار یان چەند جارێک موشکی بالستی ئاراستەی هەندێک لە ناوچەکانی تورکیا کراوە ناتۆ وەڵامیاوەتەوە تورکیا خۆی ڕاستەوخۆ وەڵامی ناوەتەوە چکە تورکیا خۆی ئەندامێکی کاریگەری ناتۆیە بەڵام ناتۆ لێ بە ناوی ناتۆ وەڵامی ئەو موشەکە بالیستیە ئیراوەتەوە تورکیا ئەڵێ ئێمە ینی هەموو ڕێگایەکە گرینە بەر بۆی کە بەرژەوەندەکانی خۆمان و وڵاتەکەشمان پارێزراو بێ پێت وایە یەتە ناو هاوکێشەکەی جەنگەوە ئێمە ئەزانین کە هەر لە سەرەتاوە یەکەم موشە کە ئاراستەی تورکیا کرا تورکیا هاواری کرد و ڕشەی کرد و تێگەرەمە دووبارە بێتەوە ئێمە هەڵوێستی جدیمانە بێ و هەڵوێستەکانیشمان ئاسان نابن دەوڵەتی ئێرانی داوای لێبوردنی کرد جارێکیکە ئەمە دووبارە بۆتەوە تەسەوەرەکەم ئەگەر تورکیا تەداخل کە تەداخل ناکەوەکو شەڕ تەداخلەکە ئەگەر لە حاڵەتێکە بارودۆخی ئێران بە ئاراستەیەک ڕۆیکە و ڕژەمە بەرە ڕوخاندن بڕە ئەو ناوچە ئازاریەکان لەلای ئەو گرنگەوە ئەو ناوچانە بە پاشماوەی لە دەوڵەتی عوسمانی و لە میراتگیری خۆی ئەزانێ لەوانەیە بیر لەوە بکاتەوە کە ئەو ناوچانە وەکو تورکنشین سیرکەوە بیر لەوە بکاتەوە کە بچێتە ئێوە لە هەمان کاتیشا ئەگەر بزانێ شتێک بۆ کوور دەکرێت دیسانەوە لەوانەیە بۆ هاوشێوەی سووریا ئەگەر خۆشی بۆی نەکرێت ڕاستە و خۆتە داخولکایان نێڵن لەوانەیە هێزی لێرە و لێ دروستکراو بێنە شەڕی کوردی پێ بکەن ئەمە لە لای تورکیا دواتر هەر تێبینی بکە کە تورکیا چۆن قسەی کردی یعنی دەوڵەت باخچەلی لە ناو پەرلەمانە بازدەوەکە کە برا کوردەکانیان دوورن لە شەڕ و یعنی وەسوسەنایەکی کوردیە کرد کە لە مێژوانەما بیستووە بێمە خۆمان جاری وایە گومان لە خۆت بەڵێ کەسێکی لەلایەن کەسێکی زۆر سەختەوە وەسفێکی وا کورد کاکە ئەم یعنی با بڵێن نەتەوە پەرسترین ڕگەست پەرسترین خەڵک بە بەرامبەر بە کورد ئێستا ئەو هەموو بەشان و باڵ هەڵانەی کووردا ئەمانە شتی سەیرسەر ڕۆداوە هەر لە بیدایەتیشەوە ئەو پرۆسی ئاشتێکە لە باکوور هاتە پێشەوە تورکیا پێشتر ئاگاداری ئەم هەمووکەینی بووینەوە کە لە مەنتیقەکە ڕۆدا و پێچێ بۆ ئەوی پریشکی ئەو ئاگرا بەر ئەوانیش نەکەوێت ئەو هەنگاو و پرۆسی ئاشتێ لەوێ هاتە کایەوە پێ دوای پرۆسی ئاشتی زیاتر خێرابێ چکە
چکە لە دوای ئەم ڕووداوانی ئێرانەوە من تەسەوەرم وایە هەندێ هەنگاوی تریش ئەنێ هەندە هەنگاوی ترەنێ چونکە هەموو ئەو شتانی کە لە خەیاڵی کووردا هەیە طبعا ئەمە دانووسانەکرێ پرۆسی ئاشتیە و لە سووریا ئەو هەموو پرۆسە و دانیشتن و لە تۆمبارا هات و هاتنە هەولێر و دانیشتن کراوە بە سەعات پەیوەندی تەلەفۆنیە کرا بە سەرکردەکانی خوانەوە هەر کەسێ زۆرترین شت بۆ خۆی بچڕێ تورکیا ئەوێ کورد بەدەستی بەتاڵ لەو معادلانە بێتە دەرەوە و هەتا لە ڕۆژاوای کوردستانی ژوا بوو وە کوردیش ئەبێ کۆشی خۆی بکە ینی کورد نابێتە سین بێ بەمە چونکە گەر بەدەستی تورکیا بێ ئێمە بەدەستی بەتاڵ لە هەموو پرۆسە ئاشتێ بچینە پێشەوە تەسەوەری شەکەم لەم قۆناغا ئەگەر شتەکان گەورەتر بێ لە تورکیا هەنگاوی باشتر بنرێ بۆی کە لەسەر شاشەی کورسات نیوز دەیبینن ئاماژەی پێ بکەین کە سەرۆکی هەرێمی کوردستان و سەرۆکی فەڕەنسا پەیوەندیەکی تەلەفۆنیان ئەنجام داوە و هەروەها نێچیروان بارزانی وتوێتی کە ئەرچی حکوومەتی عێراق سنوورێک بۆ گروپە لە یاسا دەرچووەکان دابنێت شتێک یەکێک تر لە بەپەلەکان ئەڵێن لە ناوچەی ئەبوغرێب لە خۆرئاوای بەغدا دەنجی تەقینەوەیکی بەهێز بیسراوە کە پێدەچێت بنکەی لەسەر ئەمە بڵێن زانیاریەکی پامێری کورسات نیوسە کە بە درۆن هێرشکراوتە سەر بنکەی ڤیکتۆریا لە بەغدا بنکەی ڤیکتۆریاێکێکە لە بنکە گەورەکانی ئەمریکا و لەوێ لە سەرەتای شەڕەکەەوە هەتا ئێستا چەندین جار کراوەتە ئامانج. بابەتێکی ترەوەی کە بارگای خاتەم ئەنبیا دەڵێ کەشتی لینکۆڵن بەرەو خاڵی دەستپێک پاشەکشەی کردووە ئەمیش دوایەوەی کە ئاماژەی بۆ کرد کە ئێران کە ئەوان ئەو کەشتیگەلیان کردوتە ئامانج بەڵام تا ئێستا ئەمریکا ئەوەی پشڕاز نەکردوێتەوە کە ئەو کەشتیگەلە پێکرابێت. لاریجانی ئەڵێ کاگەلی ئێران ڕێگرە لەوەی ئەمریکا و ئیسرائیل ئامانجەکانیان بەدەست بێن ئەمڕۆ لاریجانی لە نێو خۆپشاندرانی شالەتاران دەرکەوت بۆیە ئەو قسانەی کردووە و پەیامی هەبوو بۆ ئەمریکا. میدیاکانی ئیسرائیل ئەڵێن لە ئەنجامی کەوتنە خوارەوەی موشک ئاگر لە حۆلۆن ئاگر کەوتوتەوە ئەمەش دوایەوەی کە بڵێن تقریباً 20 دقە لەمەوە پێش زیاتر ئێران ئاماژەی بۆ کرد کە 30 موشکی زۆر نزیک بوو لە خۆپشاندرانەوە و ئەگەر ینی تۆزێ نزیکتر بووە کارەساتێکی گەورەی دەنایەوە چکە هەزاران خەڵک لەسەر شەقامەکانی تاران بوون بۆ خۆپشاندان لە دژی ئیسرائیل و ئەمریکا و ئەو جەنگی کە لە بەرامبەر ئێران هەڵیان گیرساندووە. ئەمە کۆمەڵێک لەو بڵێن زانیاریە نوێیانە بوون کە ئێستا لەسەر شاشەی کورسات نیوز دەیبینن. دەگەڕێم وە لای میوانەکەم کاک بەختیار شتێکی تر بابەتێکی تر کە ئەوەیە گرنگە ئەوەیە کە ئەوروپا ئێستا ینی ئیسرائیل بڵێن ئەمریکا هەوڵ دەدەن لە ڕێگەی زۆرجار لە ڕێگەی ئەنجومەنی ئاسایشەوە هەوڵیان داوە کە ئیدانەی هێرشەکانی ئێران بکەنەوە کردیشیان پێم وابێ 130 وڵات دەنگی بە ئەو پرۆژەی ئەوانە بەڵام رووسیا و چین دەنگیان پێنەیە بەڵام ئێستا ئەوروپیەکان ینی لە دوڕیانێک هاماون ئەنی ڕاستە فەڕەنسا ئەڵمانیا ئەمانە بەریتانیا ئیدانەی شەڕەکەکان یا و ئیدانەی هێرشەکانی ئێرانی شەکەن و بنکەی سەربازیش لە ئەڵمانیا لە بەریتانیا لەمانە هەمووی بەکارێت بنکە سەربازەکانی ئەمریکا بەڵام پێت وایە یعنی ئەگەر شەڕەکە درێژە بکێشێ ئەوانیش ببنە بەشێک لە شەڕەکە ئەما بێنێتەوە سەر ئەوەی کە شەڕەکە بە چه ئاراسێگەڕ ئەو شەڕە گە درێژەی کێشا ئەگەر
ئێرانەکان لاوەستر بوون و بەرەو ئەوە ڕۆی کە بە ئاسانیان گۆڕانکارێک لە وڵاتیان ڕووبا لەوانەیە ئەوان زۆر بەشداریتیانەکەن بەڵام ئەگەر بێت و هەڕەشاد لەسەر وڵاتانی کەندا و دروست ببێ و بە پێگەنەوتەکانی کەندا و کێتە بەرمەترسیەوە و با بڵێن ئەوان بوتیان ئەگەر هەتا بەندەرەکانی ئێمە لە تاران بەرهەڕەشە بکەون ئێمەش هەموو بەندەرەکانی ناوچەکە خێنە بەرهەڕەشەوە بۆیە هەموو ئەمانە ئەگەرەکان کراواکەن ینی ئەوە نییە کە گەرێک هەبێ ینی بە یەکجاری بڵێ بەشداری ناکەنیان بەشداریەکەن ڕووداوەکان و ئاراستەکانی شەڕ تحکم بە هەموو شتەکانەوەکە ئەوەی کە بۆ زیاتر ئەوەی تەیدی جەنابێت کە وەختی خۆی باسمان کرد رووسیا و سین تەنها وەنگە بوو کە دەنگیان پێنەدا تەسفیتیانەدا بەڵام لەگەڵەوەش بەلاوە بە ئێرانەکان ئەڵێن هەڕەشەمەکە لە کەندا و یان نابێت زیاتر دەزرێژیەوەکەی ماکرۆن دیسانەوە لە قسەکانی وتی هەرچەنە ئێمە نەبووینەتە بەشێک لە شەڕەکان بەڵام ڕێگا نادەین بەرژەوەندەکانی دۆستەکانمان لە کەندا و بکرێتە بەرهەڕەشە و دوێنێ نزیکی 6 سەربازی فەڕەنسی لە هەولێر برینارە بن و ئەمانە هەموو ئەگەرێک ئەکەنەوە سین بە بڵێن ئەڵمانیەکان تا ئێساوە لە دوای جەنگی زۆر بەشداری شەڕان نەکردووە لەوانەیە ئاسانکاری بۆ ئەمریکیەکان و ئیسرائیلەکان بکەنیان ڕێگەیان پێبەن باخیرەکانیان بەشداری لە پێگەکانی ئەوانەوە یان هەندێک هاوکاری لۆجستیکیان بکە بەڵام ئەڵمانیا تەسەوەر ناکەم زۆر مداخەلەی شەڕەکە کا بێتە ناو شەڕەکەەوە بەریتانیەکان هەتا ئێستا هەر ینی هاوشێوەی فەڕەنسیەکانە بن بە پێی بەرژەوەندەکانیان و معاملەکانیان و ئەو کاروبارە ژێر بە ژێرانی کە لەگەڵ وڵاتانی کەندا و هەیەە ئەوانی ژوان هەیە لە هەر دەقەیەکە بەشداری شەڕەکە بکەن ئەوەی کە باسە لە بڕای نەتەوەی گرتوەکان کرد لە نەتەوەی گرتوەکان و زۆربەی بڕارەکان کاتێککە دەرەچێ ئەبینیت ئەو شتانی کە پەیوەندیە بە کەندا و نەتەوەی گرتوەکان یەکسەر لەسەری هاتە دەنگ کۆمکاری عەرەبی هەر ڕووداوێک ڕۆدا یەکسەر قسەی لەسەرەکرێ بەڵام ئەمە ئەو بردومانانی کە لە عێراق و لە هەرێمی کوردستانەکرێ کەسان خوا ناکە بە ساحب هەندێک جار ئەوە ئیماراتەکان یەک دوو جار ئاماژەیان پێدایان لەگەڵ سەرۆکی هەرێم بە تەلەفۆن قسەیشان کردووە بەڵام گرنگێکی ئەوتۆ بەو ڕووداوانە نەداوە کە چی لە کوردستان ئەگوزەرێ عێراق دوو کەشتی بارهەڵگری نەوتی عێراقی بەرکەوتن و ینی هینی خۆکوش بەلەمی خۆکوژی خێرای خۆکوژی ئێرانی خۆی پیاکێشان و بەلەمەکە کەشتەکانی تەقانەوە خەڵکیشی ینی یەکێک لە سەر نشینەکانیشیان مردن بەڵام عێراق هێشتا بە جوانی دانی پیانانێک کامە ئێرا بووە لە گروپەکانی حەشدی شعبیە درێکە و هەموو درۆنانان ێرن بە هەرێمی کوردستانەوە سەرکردەکانی حەشدی شعبیەڵێەوە لە حەشدی شعبی درا و سەروەری عێراق و خاچی عێراق پێشێ لەکرێ و پێویستە هاوپەیمانان وانی کە هەیە لە عێراق بچنە دەرەوە ئێمە وامان کردووە بەڵام کەس ناڵێەوە دەزرێژێکرێتە سەر سلێمانی و سەر هەولێر و سەر پێ یعنی ئەوانش هەمووی شتی جگای سێرن چونکە ئێمەمانان هەموو وەختێ بێ پشت و پەنای بەڵام کۆمکاری عەرەبی لەولاوە دیفاعەکە لە کەنداوە هەموو شەڕ و شەڕانەی کراوە تەنانەت شەڕی کەنداویش هەر بە پارۆپۆلی کەنداو کراوە دیسان مەترسەکانی سەدامیان لابرد وەکۆی چۆن ئێسانە مەترسەکانی ئێران لابرد دەست خۆش بێ کاک بەختیار بەڕێز بەختیار مستەفا چاودێری سیاسی سپاس دەکەین کە لەگەڵمانە ئامادەوی ماندوومان کردی سەرسەرم زۆر سپاس ڕووماڵ و هەواڵی کورسات نیوز بە بەردەوامی لەگەڵ ئێوە بێت لە سەعات 8 جارێکی تر لەگەڵتان نابم بۆی کە گەشتێکی نوێی ئەواڵەکان و ڕووماڵێکی تریش بکەین پێکەوە لەسەر ئەم شەڕە.